خەڵکە کوردەوار دیسانەوە وەختتان وەخێر یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختتان وەخێر و میدوارم کە ساق و سەلامەت بن. کەڵەکە بوونێک لە جەهانێک کە مەلزومات و مەوانع و مەسائلی بە درێژایی 350 ساڵ کەڵەکە بوو گەسە سەر یەکتری لە جێگەهای جۆرا و جۆری ئەم دنیا. ئەو مەجالە بۆ ئێمەمانان بە تایبەتی بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کە بتوانێت لە جامعەیەکی بەنجکراوی دواخریاگە و مەسموم بووگە و ژەهراوی کریاگە کار بکە فرەسەختەرەکە. ئمڕۆ ئێمە نەک مەردممان سەوادی خوێندن و نووسینی نییە کە بریا سەوادی خوێندن و نووسینینەوەیە. مردمە ئێمە سەوادە خوێندن و نووسینی هەست، بەڵام ئەو سەوادەی کەوا لە ناو زێهنیە دلوژن، تەوەهم، غەڵەت و ناقسە کە ئەم مردمە سەقەتەی دروست کردگە. شکاندن و ڕۆخاندنی ئەم تەوەهمە کارێکی یەکجار سەخت، کارێکی یەکجار ناممکن ئەنوێنێت. لە جامعەیەکە کە مردمەکەی قبول کا مردمێکی بێسەوادە، قبول کا مردمێکی دواکەوتگە، ڕاحەتتر ئەتوانی کار بکەیت تا لە جامعەیەکە کە مردمەکەی گشتی فکرەکات ئەزانێت باسەوادەوە حاڵیەسی. ئەوانەی مەلەوانی ئەکەن ئێژن کەسێک کە تۆزێ شەڵپە شەڵپ بە ناوی مەلەوانی بزانێت بیهەنێریتە دەیان کۆرسی مەلەوانی فێری مەلەوانی ناوێ، لەبەرەوەی بە مەحزێ فڕی ئەدەیتە ناوی ئاو لە ترسی خنکانە شروعەکە بە شەڵپە شەڵپەکەی جارانی و هیچ کاتێک مەلەوانی وسولی فێر ناوێت. بریا مردمی ئێمە فکری بکردایە سەوادی خوێندن و نووسینی نییە، نازانێت و کەسانێکی متەخەسس ئەتوانن فێری بکەن تا بزانێت. بریا مردمی ئێمە ئەم تەوەهمەی لێ نەدریایە کە ئینسانهایەکی فەهمیدەن باسەوادن و ئەتوانن هەرچی کارە بکەن. مثالێک بەم بۆتان ئمڕۆ بەهۆی مۆبایل و گشت کەسێک ئەتوانێت بە گوگل سەرچێک و لەبارەی هەر نەخۆشینێک بۆ خۆی سەرچێ بکات و بزانێ کامە دارو باشە، کامە دارو خراوە. ئەم ئەوارزەی کە هەسی ئەیکا بە پزیشک یان نایکا بە پزیشک ببەخشن، ئەم ئەوارزەی کە هەسی کامە نەخۆشیە، سەری ئێشێ، دڵی هەڵەشێوێت، لەرزێسی، فڵانە شتێسی. تۆ ئەوێنیت ئەمڕۆ مردم گشتی و کەس و پزیشک کەس نایژێ ئەرێ پزیشکێک بە چ دەردێگەخوا. داستانە پزیشکێک ئەمەسە کە ئەم پزیشکێشێت تەشخیصە دروسە بیماری بدا، نەخۆشی بدا. قەرار وایە تۆ بە سەرکردنە بە ناو ئینتەرنەتە تەشخیص بدەی کە کامە نەخۆشینە هەست، پزیشکێ لەگرا هیچ محلێکی لە عێراب نەبوو. تەواوی ئەوانەی کە پزیشکیان خوێندگە هەرچیکیان کە خوێندگە نێن ناوی زەهنیانە، بەڵام بە مەحزێک نەخۆش دەمەکاتۆ کاورا حەدس لێدا ئەم شاخە نەخۆشیە ئەخواتە کامە نەخۆشیەکان، بۆیە دروست ئەڕواتە سەروەختی ئەو شتە و دووبارە ئەیخوێنێتەوە و لەیەکی ئەداتەوە و 4-5 دانە ئازمایشی بۆ ئەنووسێ تا تەشخیص با نەخۆشیەکە چییە. وەختی ئێمە لەمە غافڵ وین، هەر کەسێک کە مۆبایلی واوە دەسیوە فکرەکە ئەتوانێت کارە پزیشکی بکە. بۆیە ئەمڕۆ گشتمان خۆمان دەرمانەکەین، بە تایبەتی ئەوانەی وانە ئەم کوردەوارە ئێمە ئەڕواتە عیادەیە عیلاجێ بۆ خۆی بکە، ئەڕواتە داروخانەیە دەرمانێ بۆ خۆی بسێنی. تەوەجۆکەن بۆیە کارە ئێمە یەکجار کارێکی سەختە لە جامعەیەکە کە فکرەکەین خێلی مهمە. من دیبەیتێکم کرد سەر لە نوێ دووبارە مەجبورم ئەم دیبەیتە زیاتر بکەمەوە. من وتم بڕێک مەفاهیم دنیای جەدیدن لە فیمابین دوو ئینقلابە سەنعەتی، ئینقلابە ئوروپا دروست بوون، دوو ئینقلابە فەڕەنسا و ئینقلابە سەنعەتی بریتانیا هەنێ مەفاهیمی دروست کرد کە ئەم مەفاهیمە لە هەرچی بەڵگە و سەنەدە تاریخیە دەنگیان بەرزتر و شەواهدە بەرزترن. وەختی تۆ مەفهومێ بە ناوی پڕۆلەتەر دروستەکەی یعنی تەحول ئیجتیماعی دروست بووگە، یعنی ئەم دەفعە محیتێک دروست بووگە کە هەزاران ئینسان سەدان ئینسانتیا کار ئەکەن و کالای تیا بەرهەمهێنن. تۆ وەختێ مەفهومێ بە ناوی سەرمایەدار دروستەکەی یعنی ئەم دەفعە کەسێک تەولید بووگە و دروست بووگە کە ئەم کەسە
سروەتە خۆی پوڵ خۆی نەک لە ناو زەمینە دەرنایرێ بەڵکو لە موحیتێکی سازماندهی کریاگا بە هەنێک ئەبزارێک کە کالا بەرهەمەهێنێ دروستیەکە. تۆ وەختێک مەفهومێک بە ناوی لیبرالیزم دروستەکەی و لە مقابڵیا مەفهومێک بە ناوی سۆسیالیزم دروستەکەی تعبیر دەکات لە دوو شێوەی ژیانە و دوو شێوەی هەڵسوکەوت لە ئەمر سیاسیە. تۆ ئیتر لەگەڵت دەسەڵاتە مطلقا ڕوبەڕوونیت ئەبسولوت پاوەرە ڕوبەڕوونیت بۆ خاتری ئەوەی کە شکلە جامعە گۆڕیاگە. ئەمڕۆ شتێ دروست بووگە بە ناو شار، ئەمڕۆ شارێ دروست بووگە کە هەزاران هەزار جەمعیەت مردمی واتیە، ئەمڕۆ شارێ دروست بووگە کە مردمەکەی سرفەن لە ڕێگای تەولیدی کشاوەرزی و دامداری و ژیان ناکە، بەڵکو خەدەمات ئەدات، خەدەماتە شاری ئەدا، پاک و خاوێنە شار ئەکات و نەخۆشی مردم دەرمان ئەکا، سکە مردم تێر ئەکا، بەڵکو مدیریەت و هەدایەتە سەرمایە ئەکا، بەڵکو شەبەکەی بازرگانی و ڕێ ئەخاتە ڕێ، بەڵکو شەبەکەی پۆست دروست ئەکا، بەڵکو نیازهای جەوامعی ئیمڕۆژی دروست ئەکا کەلەمات تاریخێکیەوە لە پشتە. وەختی تۆ ڕۆژنامە دروستەکەی، ڕۆژنامە بۆ شتێ دروست ئەکەی؟ ڕۆژنامە گەرەکێسی بێژێت تەحولێ لە جامعەیەکە گەرەکی سوورەت بگرێت، کەسانێک گەرەکیانە بەر بەم تەحولە بگرن، بۆیە ئەوانەی کە تەحول سازن و گەرەکیانە ئەم گۆڕانە دروست بکەن ئێشێ ئەم مەوانەعە بناسن. مەسەڵەن ئیمپراتوریە هابسبورگ ئۆتریش گەرەکێسی نظامە ڕەعیەت و ئەربابی بگۆڕێ، سەرڤنتی بگۆڕێت، گەرەکێسی سەرڤەنتەکان ئازادکە، بەڵام لە وەسەتە ئەم ئازادکردنە ئەدەیەک خەریکن مخالفەتی تەکاکە نەیاڵنە متفاقە بکەفێ. ڕۆژنامە بوویە دانریاگە تا ڕۆژنامە بتوانێت ئەم اتفاقاتانە مەترەحکاوە بێژێ کێها بەری پێئەگرن، کامە نەهات بەری پێئەگرن، تا چتێ بە ناوی ئەفکاری عمومی مردم لە دایک بوێت بۆ ئەوەڵین بار. ئەفکارە عمومیە مردم کە لە دایک ئەوێ کاربوردی هەست. وەختی تۆ ئیژی ئەفکارە عمومی یعنی لە چتێ غافڵە، ئاگادار نییە، مەسیرەکە نازانێ و تۆ مەسیرەکەی پێئێژی و ئەفکارە عمومی حملەی پێەکە و ئەفکارە عمومی حملەی پێەکە. ئالەگرە ئەفکار عمومی معنا پێیاکە، ڕۆژنامە معنا پێیاکە، وەگەنە ڕۆژنامە هیچ معنایەکی نییە. تۆ لە ئەخباراتە دنیا خەبەردار بووی، تۆ هیچ معنایەکی نییە ئەگەر کارکردێکی نەوێت، ئەگەر لە پشتیا بەسیجکردنە مردم بۆ واکونش نیشاندان و ڕەتفعلدانەوەی تیا نەوێت. و هیچ دەردێ ناخوا و چه دەردێکەخوا. ئەمە لە دنیای ئمڕۆژە، لە ساختارە دنیای ئمڕۆژە کە معنای ڕۆژنامە شتێکی ترە. ڕۆژنامە ئمڕۆ زەهنیەت دروست ئەکا. ڕۆژنامە ئمڕۆ عاملە فشار نییە، عاملێک نییە کە مەوانە لە بین بووە. ئمڕۆ ڕۆژنامە میدیا زەهنیەت دروست ئەکا، مردم هەدایەت ئەکا بەرەو مەسیرێک کە کێ گەرەکێسی. ڕۆژنامە زەمانێک کە دروستکریا عدەیەک هاتن لە تەحوڵاتە جەدید و مەفاهیمێک کە من وتم بەناو سەنعەت، سەنعەتی، کارخانە، ڕێگە ئاسن، دانشمەند، لیبرالیزم، ئەم مەفاهیمە جەدیدە، دموکراسی، سۆسیالیزم، سەرمایەدار، عەداڵەت، بەرابەری. لە کامە موحیتا بەرابەری بتێت، لە کامە موحیتا بەرابەری معنا پەیاکە. چی باعث ئەوێت کە تۆ مەفهومێ بە ناوی بەرابەری بێریت؟ عەدەمە بەرابەری مانع ئیجادە چییە لە ناو جامعەیەکە؟ چه اتفاقێکە کەوێت لە ناوی جامعەیەکە وەختی بەرابەری نەوێت؟ بزانە تۆ وەختی ئینقلاب ئۆکتۆبر ڕووسیەت هەست، ئێژن سیستەمە تەبەقەیە حاکمەیە پادشاهیە تزار و نوجەبایە دەرباری بەرئەگرن بە تەحوڵاتی کە ڕووسیە واردە مۆدەرنیتە بوێت. مانعن، فرسەتیان پێدان کە خۆیان شلیکەن و شلیان نەکرد. تۆ وەختی دکتۆر ژیڤاگۆیە پاستانارکە خوێنی تۆ کە ڕەوایەتێک ئەکالەوەی کە تحتناوە ئینقلابە کارگەری لە ڕووسیا، تحتناوە ڕەفیق و ڕەفیق بازیە، ساختارە ئەشرافی ڕووسیە،
طبقەی ئەشرافی ڕووسیە کە فەرهەنگیان لەدەسا بوو، کە هونەریان لەدەسا بوو، کە تەولیدیان لەدەسا بوو، ئەمانە مەجالیان پەیدا نەکرد خۆیان تحول بکەن تا ڕووسیە دەوڵەمەند بکەن، بەڵام لە کناریا لە ژێرە ناوە بەرابەری و ئازادیە ساختارێک هات لە ساختارە تزارە ڕووسیە خەتەرناکتر بە ناوە ئینحسارات دەوڵەتی لە ژێرە ناوە دەوڵەتە پرۆلتاریە. لە ژێرە ناوە مەردەمە تەمامە سروەتەکانە جامعەی ڕووسیە بەنج کریاوە بریا ژێرە دەسە حکوومەتە سۆسیالیستی و ڕەفیق حیزبیەکان. بۆیە ئەو لە ڕۆمانە دکتۆر ژیڤاگۆ خەریکە مانعە خۆشبەختیە مەردەمە ڕووسیە بەڕەسیەکە، ئینحساراتێکە لە دەسە دەوڵەتە جەمە و ئەوێت و لە ژێرە ناوە مەردەم. بۆ یەک نەک ڕووسیە لە دەورانە 1890 1990 باشتر نەبوو بەڵکو خراپتر بوو، بەڵکو ڕووسی ئەسڵەن تەبدیل نەبوو بەو پۆتانسیەڵی کە ئێشێ بوێت، مەوانع لەگرا بەڕەسیەکرێ. تۆ وەختێ مەفهومە عیداڵەت تێری گەرەکتە بزانی چی بربەمە ئەگرێ کەم عیداڵەتە بە وجود نەیە، کە ئەگەر ئەم عیداڵەتە بە وجود بێ چه اتفاقێکە کەفێ هەبوونە ناعیداڵەتی بەرئەگرێ بە زەهورە ئستعدادەکانە بەشەرەکان. بەشەرەکان ناتوانن قاڵە بە خۆیان بگۆڕن و لە سەرنەوەشتە مەحتومێک و لە چارەنووسە مەحتومێک کە لە فەقرە لە بێنامیە لە بێدەسەڵاتیە هەستیان ڕزگاریان بوێت. بۆیە تۆ ئێشێ شەرایطە بەرابەر بخولقێنی تا لەم شەرایطە بەرابەرە کە ئەخولقێت استعدادە ئینسانەکان زهور پێیاکە و استعدادە ئینسانەکان بێتە دەرەوە. پس ناعیداڵەتی مانعێکە کە بەر بە زهورە استعداد ئینسانەکان ئەگرێت. بۆیە ئەم مەفهومە تێتە دەرەوە. مەفهومە ڕێگەی ئاسن زەمانی ئەهەمیەت پێیاکە کە تۆ ئەفەهمی جێبەجێکردنە ئینسانەکان بەرهەمەکان لەسەر زەمینە بە ئەسپ و بە ئەڕابە و بە عەرەبانە کارێکی فرە سەخت و کارێکی فرە دژوارە. تەحەوڵێک گەورەیە کە ئیجادیەکات ئەمەسە کە ڕێگەیە ئاسن باعث ئەوێت ئەو شەرایەتەی کە دەریا ئەی خاتە بەرە ئینسان لەسەر زەویشا بخرێتە بەرە ئینسان. مانع جێبەجێکردنە سەریعە کالاوە ئینسانەکان لە بینەچێ بە ڕێگەی ئاسن. بزانە تۆ ئەوایی لە قەرنە 19 ئیمکانە جێبەجێکردنە کالاوە ئینسانەکانت لەسەر زەمینە فرە سەختە. فقط لە دەورانە ئەوائل قەرنە 19 کە مەسیرە 12 ڕۆژەیە فیمابینە لەندەن گلاسکۆ ئەتوانێت بە تەسحیحکردن ڕێگە و ئستفادەکردن لە یەک سری دۆرشکە و تەعویزە ئەسپەکان بۆ سیستەمە خەدەماتە پۆستیە بریتانیا، فقط بۆ سیستەمە خەدەماتە پۆستیە بریتانیا، یعنی یەک نەفەر بە دۆرشکەیەکۆ تەبدیل بووە بە 72 ساعت. بەڵام هەنووز مەردم کە تۆ گەرەکتە 200 نەفەر لە لەندەنەوە بوویت بەرەو گلاسکۆ بین 12 تا 1 مانگ توولەکێشێت، 12 ڕۆژ تا 1 مانگ. بۆیە تۆ لە مەسیرە دەریایی و بڕۆیت بۆ گلاسکۆ نزیکتر و زووتر ئەگەی تا لە مەسیرە زەمینی و مثالە بۆ لێمە تۆ بە کەڵگرتنە لە نەرمیە ئاو وەوەی کە تۆ ئەتوانی شتێکی شناوەر بخەیتە سەر ئاو و بتوانی بە دانانە بادەبان لە با کەڵک وەربگری کە بتوانیم شتە گەورە بەسەر ئاوا بواتە ڕێوە کە ئەو مانعی کە لە وشکی هەسی نێسی سرعەتە ئەمە زیاترە لە جێبەجێکردنە هەزاران تۆن کالا لە گلاسکۆ بەرەو لەندەن. بۆیە لەگرا ئاو ئەهەمیەت پێیاکە
شارانێک وانە تەنیشتە ئاو ئەهەمیەت پێیاکە لە وشکیابوون مانع تەوسعەس وشکی ناتوانێت کالا جێبەجێکات سەختە توولانیە بۆیە خەتە ئاسن کە یەکەم جارتێت تەحەولێکی گەورە دروستەکە تۆ دوای ئەوەی کە ئینقلابە سەنعەتی لە بریتانیا ئەکرێ بە هەمان شێوە لە ئاو کەڵکەرگرن کاناڵە ئاو دروست ئەکەن لە مانچسترەوە بۆ لیڤرپۆڵ بتوانێت کالا لە مانچسترۆ تۆلید کا بەرەو لیڤرپۆڵ بیوە لە کاناڵە ئاوەکانەوە بیانگەێنێتە کناری دەریا کە بارگیری بکە لە ناو کەشتیە تۆ 10 ساڵ توول ئەکێشێ بتوانی 500 نەفەر جەمعیەت 5,000 نەفەر جەمعیەت لە لەندەنەوە بۆی بۆ گلاسکۆ بەڵام بە هەبوونە کەشتی ئەتوانی لە ساڵەکانە 700 تا 1830 لە 1790 تا 1730 لە 40 ساڵە بەڕاحەتی بتوانی 50,000 ئیرلەندی لە ئیرلەندەوە بۆیتە ئەمریکا لەگرا وشکی مانعە بۆیە ئینسان فکرەکات و ئەم مانعە لابووە کە بەر بە بازرگانی یەگری موتۆرە بخار کە دروست ئەکات ڕێگە ئاسن دروست ئەکات قەتار بۆ هەنووز کارکردی هەست تۆ ماشینیشە هەست وەلی قەتار بۆ کارکردی هەست چون قەتار لە یەک مەسیرا کە ئەڕوات ئەتوانێ سەدان واگۆن ئینسان وەبار جێبەجێ بکات ڕێگە ئاسن ئەم ئیمکانە ئەدات بۆیە ڕێگەیەکی تایبەتی بۆ دروستەکەن پس لەگرا وشکی مانعەوە ڕێگە ئاسن مەفهومە جەدیدێکە ئینسان بۆ ئەوەڵین بار بمانع وشکی بۆ جێبەجێکردنە کالا و ئینسان قەڵەبە پێیاکە سەر ئەکەوێ بەسەریە بۆیە هەبوون ڕێگەیە ئاسن تەحەولێکی گەورەس کە تۆ لە دنیایەکە ڕوبەڕوو ئەوێتەوە کە تا ئەو دەقیقەیە زهورە ڕێگەیە ئاسنە ئیمکانە جێبەجێکردنە ئینسانەکان وە کالاکان ئیمکانێکی مەحدود بە دەرد نەخۆر وەناقص بوو بزانە وەختێ تۆ کاناڵە سوئێز دەریایە مەدیتەرانە ئەقرتێنێ ئەیداتە دەمە دەریای سوور ڕاتە ناوی ئۆقیانوسە هێند وا لە ژێرە دەسە مەسرە جاران کەشتیەکانە ئوروپا مەجبور بوون دەماغەیە ئومیدە ئەفریقا تەمامە قاڕێ ئەفریقا دەوربەن و تا بێنە ناو ئۆقیانوسە هێند لێم دوا هاتن بۆ خاتری ئەوەی بەربگرن بەم دەورە گەورە ئەو تیکە لە زەمینەی کە بەری ئەگرت بە ئیتساڵە دەریایە مەدیتەرانە بە دەریایە سوور وازیان کرد پیان وت کاناڵە سوێز مانعیان لەسەر بازرگانی لاورد تا بتوانن ڕاحەتتر کالا جێبەجێ بکەن تا بتوانن لە مەسیرێکی کورتترا کالا جێبەجێ بکەن پس تۆ تەکە مەفاهیمە جەدیدا کە ڕوبەڕوو ئەوی ئەخۆیتە مەوانعەکان کە مەوانعەکان ناهێڵن ئەو تەوسعە ئەو ڕەفاهە ئەو خۆشبەختیە کە تۆ گەرەکتە پێی بگەی تۆ وەختێک مەفهومە ملت دروست ئەەکەی بۆ خاتری ئەوەسە کە مەوانعی وا لە ڕێگەی ئەمە تۆ ئێژی دەستگاهە کلیسا بەر ئەگرێ بەوەی کە سەمەراتێ کە لە یەک بەشێ جوغرافیایی تەولید ئەکرێ لە ئانە مەردەمەکەی وێ لذا ئەم مەردمە ئێشێ ساختارە خۆیان بوێت تا نەعماتی کە تەولیدی ئەکەن ئێشێ هەنە خۆیان وێت و بۆ ئەمە ئێشێ ساختارێکیان بوێ کە بتوانێت بیان پارێزێت دەژێرە ناوە ئەمەسە تۆ ملت دروست ئەەکەی پس تۆ وەختی مەفاهیمە جەدید دروست ئەەکەی کە ئمڕۆ گشتی تکراری ئەکاتۆ ئیشی بزانی ئەم مەفاهیمە بۆ لە بینبردنە کامە مەوانع
بزانە تۆ سەنعەت کە دروستەکەی بۆ ئەوەڵین بار اتفاقێکەکەوی کارت دەست جێگەی ئەگۆڕێتەوە بە کارە ماشین ئەگەر تۆ ئەوسا ئەتوانی لە توولە ڕۆژە مەوجێک مازڵۆقێک دروستکەی بە سێمانگ ئەمڕۆ بە دەستگاهە نەساجی هەزاران متر پارچە تەولید ئەەکەی لە سێمانگە ئەمە ئیتر جۆڵایە نییە لێی باو لێ بڕوات و لێ بڕۆ سەنعەت لە گرام مەفهوم پەیاکە ئینسان دەسی بە تەولیدە فرە ئەگات تەولیدە فرە باعث ئەوێت وەختێ ماشین یەک ماشین کارە هەزاران ساعتەیە ئینسان ئەکا بەرهەمێکە بە وجودێ هەرزاندرە لذا مازڵۆقێک کە جۆڵایە بە 3 هەفتە دروستی ئەکات تا هەزاران متر پارچەیە کە کارخانەیەک دروستی ئەکات قیمەتی فەرقەکە قیمەتی فرە فەرقەکە و هەزاران متر پارچە مەجال ئەدا کە گشت کەسێ پۆشتە بکرێت بە هەر جۆرێکە دڵی گەرەکیسی پۆشتە بکرێت پس لەگرام مانع تەولیدە ئەنبوه لە بینەچێت بە زهورە ماشین و سەنعەت بە زهورە ماشین و سەنعەت بۆ ئێمە گشتمانگەرەکمانە سەنعەتیەوە بووین چون ئەزانین تەولیداتە سنەتی ڕێگەیە تەولیدە سنەتی بەر ئەگرێ بە بەختەوەری دەوڵەمەنی بەهرەمەندیە ئێمە لە بەرهەمەکانێک کە ئەتوانین بەدەستی بێرین ئێمە جاران لە 10 هکتار زەمین بە هێش و گاو جووت و ئەمانە نەمان ئەتوانی 2 تۆن گەنم دەربێرین ئمڕۆ بە تراکتۆر هێشە گەورە بە بەزرێک کە ئیسلاح کریاگە بە کودێک لێ ئەدەین لە 10 تۆن لە 10 هکتار زەمینە بە ئاویاری بارانیا ئێمە ئەتوانین 100 تۆن گەنم بەرداشتکەین شێوەی تەولیدمان گۆڕیاگە بۆی ئەستقباڵەکەین لەم شێوەی تەولیدە بۆیە حەزەکەین بە تراکتۆر حەز ناکەین بە گاجووت بۆیە حەزەکەین بە کەشتە مەکانیزە حەز ناکەین بە کەشتە سنەتی مەوانع لە ئەوەین خۆ لەگەڵ مەواجهبوونمانە کە دنیای جدیدە ئێمەی ئینسانەکانی وا تەقسیممانەکەن بە جەهانە سێوەم جەهانی یەک ئوروپای غەرب جەهانە دووەم اتحادە جەماهیرە شەوروی جەهانە سێوەم وڵاتانێک کە گرەکیانە بەرەو تەوسعە بڕوان ئێمەمانە ئەشێ بڕۆین بەڕەسی بکەین بزانین چ مەوانعێ لەسەر ڕێگایە ئێمە بوو کە ئێمە ناتوانین وەکو ئینسانەکانە جەهانە ئمڕۆ زوهورمان بوێت مەسەلەن مثالە دەم ئێمە پاسپۆرتمان بە ئەندازەی پاسپۆرتە ئەمریکایی قودرەتی نییە ئێمە مردممان لە حەدە ئەقەلەکانە زندگیە مردمە ئەمریکانی سێنکارم بە من یەک مشکڵاتە جامعەی ئەمریکا چییە ئەسڵ مردمە ئەمریکا حاڵیان خاسەیە حاڵیان خراوە لە تەعقیبە ئەمانە وەختێک مەفاهیمێ لە سەرزەمینە ئێمە وەکو ئێران وەکو کورد وەکو فارس وەکو ئەقەبماندە وەکو پێشکەوتوو تێتە مەیدانۆ ئێمە ئەگەین بە یەک سری مەسائل کە ئێشە تەماشایکەین تۆ وعنوانە ئینسانێکی کورد یا وعنوانە دانەی تورکیەی دانەی ئێرانی دانەی عێراقیشی لە خۆت سوالکەی مانع ئەمەی کە من ئمڕۆ لە دنیای ئمڕۆژە بود و نمود و قودرەتێکم نییە چییە بۆ منە کوردێشە سوالکەم ئەژن کورد بوونە باشە من ئەگەر دەست لە کوردبوونم بکێشم ئایا من بیستگمە خەڵکێژێت وەڵا سەدام حسین ئەگەر تۆ کاری سیاسی نەکردایە جمهوری ئیسلامی تۆ کارە سیاسی نەکەی کاری پێتۆ نییە ئۆکەی تۆ کارە سیاسی ناکەی ئەمە مانعە ئەمەسە کە تۆ زەندگیە خاسێ نەکەی پس کارە سیاسی ناکەی ئایا تۆ کارە سیاسی ناکەی زندگیت خاسە تۆ ئەمە سوالێکیشی لە خۆتی بکەیت چون تۆ ئەدوت مانعە ئەوەی کە تۆ بەختەوەروی و ژیانە خۆشێکت بێ و قودرەتت بێ و دەسەڵاتت بێ و هەستە بە خۆشبەختی بکەی ئەمەسە کە تۆ لە سیاسەتە دەخاڵەت نەکەی دەرەسە پس تۆ کە دەخاڵەت ناکەی دلیلی ئەمەسە فکرەکەی ئەمە بەخته ئەکا ئەمە ئەتکوژێت سیاست مانع لەوەی کە تۆ زندگی بکەی
ئایا کە تۆ سیاسی نیەی زندگیەکەی خەلاقی بەرهەمتێری ئەقڵە هەس دیاری بە دنیا کەس ئەتوێنیت سوالکە لە خۆت هەر بەم دەسە بڕۆبەرەوە ئاغەیان من دەست لە کوردبوون و خۆم هەڵگرم بوو مدانەیە تارانی مشکل حەڵەوێ من بەرابەری ئەەکەم تەکەدانەیە ژاپۆنیە تەکەدانەیە کۆرەیە تەکەدانەی ئینگلیسیە من هەر بە مقایسات و خۆتان دەچمە بەرەوە بە مقایساتێک کە خۆتان حەزی لێەکەن من دەست هەڵبگرم بوومۆ شێعەچی ئیستە مەردمە ئێران گشتی شێعەن گشتی تەرەفدارە عەلیە خامنەئیە گشتی تەرەفدارە عەلیە خامنەئیە حاڵی خاسە وەسە نیویۆرکیە هەر کوێی دنیا مەیلی بێتوانێت سەفەرکە لە هەر کوێی دنیا مەیلی بێتوانێت دەرس بخوێنێ سوالتان لێکم بزانن یەک زمانێک دەستاویزە ئینقلابە 57 ئێران ئەمە بوو ئێران کشوەرێکی مستعمرەز و دووە لە خارجی تیا دەخاڵەت ئەکەن حکوومەتە سەلتەنەتی ئێران دەستنشاندەست و لذا ئەمانە نایەڵن مردمە ئێران سروەتە خۆیان لە ئانە خۆیان وێت بۆیە ئاغایە مصدق فرە ئینسانە مهمێکە مانع ئەوەی کە مردمە ئێران فەقیرە چییە ئەمەسە کۆمپانیە قەراردادە دارسی کۆمپانیە داچشە لە ئینگلیسی هۆلەندی سروەتە مردمە ئێران تاراجەکە پوڵ نەفتە ئێران ناکەوێتە دەسە مردمە ئێران و دەرنەتیجە مردمە ئێران مردمە ئێران فەقیرە پس مانە لە بینچوونە فەقرە لە ئێرانە چییە ئەمەسە مردمە ئێران دەستیان بەسەر سروەتە خۆیانەوە بێت ئاغای مصدق ئینسانە مهمێکە بۆ چون نفت ملیۆ ئەکاتۆ تا پوڵە ئەم نەفتە هەنە مردمە ئێران وێت سوال ئیستە کە جمهوری ئیسلامی دەسیواوە سەری تەمامی چانەفتەکان و داهات و گومڕوکات و پوڵ و هەرکیشتە هەز حاڵە مردمە ئێران خاسە مردمە ئێران دەوڵەمەنن مردمە ئێران لە جەهانە هیچ نمودێکیان هەس مانە چ بوو مانە ئەوە بوو منابع نفتی لە دەستە دەوڵەتە ئێرانە نەبوو ڕزاشا ئینگلیسی بوو حەمەڕزا ئەمریکایی بوو جمهوری ئیسلامی کوێنەیە عەرەبە وەسڵە بە واتیکان وەسڵە بە ئەمریکا ئیستە ئۆپۆزیسیۆنە ئێرانی ئێژن مانە ئەوەی کە مردمە ئێران ئستعدادی نییە ئەمەسە جمهوری ئیسلامی تەرۆریستە ئینقلابیە شیعەز مسلمانە نێ لە ناو بازرگانی جەهانیە عەلیە خامنەئی لابووین حەمەڕزا پەهلەوی دابنین بڕۆینە ناوی بازرگانی جەهانی ئێمە حەڵمە خاسەوێ سوال ئەوێ ئەگەر ئەوێ چۆن ئەوێ چون ئێمە دیمان ئاغای مصدق نەفتی ملیۆ کردو ئێمە حەڵمە خاستنەوە مردمەکەمان دموکرات نییە مردمە دموکراتی یعنی چی فەرهەنگە دموکراسیمان نییە یعنی چی یعنی تەسلیمە دەوڵەت ناوین هیچ ملەتی لە دنیا بە ئەندازەی ملەت ئێمە تەسلیم بووکترە لە مقابڵ دەوڵەتانی لە انتخابات شرکت ناکەین هیچ ملەتی لە دنیا مشارکەتە انتخاباتیەکەی بە ئەندازەی ئێمە نییە چم مەوانە ئەیوا لە بەرە نەیگەرەکە تۆ وەکو مردم بیتە سەحنەوە دموکراسی بە دروستکردن نەهاتهای مەدەنی تێتە بەرەو نەهاتهای مەدەنی قودرەتە ئیجراییەکەیان وا لەکوێ
چۆن ئەتوانن بە داڕشتنە سیستەمی قودرەتە ئیجراییان بێ وەختی قودرەت لە ئینحسارە دەوڵەتە، وەختی پوڵ، بازرگانی، ئەرتش، ئەسلحە وا لە ئینحسارە دەوڵەتە، نەهادە مەدەنی چۆن ئەتوانێت ئیعمالە سوڵتەی خۆی بکە؟ چۆن ئەتوانێت؟ بزانە ئەم گەوجە ئێمە دەمواکەین فکرەکەین حاڵیمانە لە خۆی و توڕەحاتەینە دەرۆ ئشی بفەهمین NGOیە کە دروستمان کردگە قودرەتە ئیجراییە ئەم NGO وا لەکوێە؟ ئەمەی کە قانون دابنی، ئەمەی کە ئەم قانونە جێبەجێ بوێت، ئەم قانونە بە ڕێگەی دەستگاهە پۆلیس و ئەرتش جێبەجێ بووە، ئەم ئەرتشە لە کێ فەرمان ئەوات قودرەتە ئیجراییەکەی چێشەکڕیە، ئەم NGO چۆن ئەتوانێ خۆی فشار بێرێت کە فڵانە چ جێبەجێ بوێت وەتەمجێ مانە ڕۆشتە عێراق چ بوو؟ سەدام حسێن لە بین چوو، نەبوونە دموکراسی بوو، دموکراسی ئامریکایی هات دەستورە عێراقی نووسریا و عێراق فدراڵ کراوە. مردمە عێراق بە نسبەتە 30 ساڵە پێش حاڵیان خاستنە، طبیعەتەن یەکسری تەکنۆلۆژی جەدیدیان وا لە بەردەسا، ئینتەرنێتیان هەز لە زمانە سەدامان نەبوو، مۆبایلیان هەز لە زمانە سەدامان نەبوو. چییە؟ حاڵیان خاسە. مردمە عێراق ئەمڕۆ حاڵیان خاسە، دموکراسیە هات کە تەحەزوبات کە چەند حیزبتان نەزیستە لە عێراقا؟ چەند حیزب لەم انتخاباتە شرکەتەکە؟ 500 وردەیە حیزب. ئەرێ مانع ئەوەی کە عێراقی ناتوانێت لەم جەهانە حزوری بوێت چییە؟ ئیسلامە، تەشەیوعە، فەقرە، بێسەوادیە، چییە؟ گەوجیە خەڵکە کەس، شەهوەتە خەڵکە کەس، مردم بە خەسێنین گشتی خاسەوێ. چییە ئەم مانعانە چین؟ مثال منە کرماشانی ئێشێ بێم لە حکوومەتە حەلیم دفاعکەم چون تەنها ئەزمونە کوردیە. بۆ؟ چون دوودانە کورد فەرماندارن، دێوە حاڵ کاورای هەڵبجێکی. چون من ئەحساسەکەم قودرەتێکی جەهانیم ئەمڕۆ ناوێکم لە دنیا پەیا کردگە گێکی کوردستان. من همچین شتێ لە دنیا ناوێنم، چون ئەو باعث بووگە کەسێکی تر نەتوانێت دەست بۆ من درێژکا بە عنوانە کورد. من شتەوا ناوێنم. مانع ئەوەی کە من ئەم کوردیەتە تەبدیل بکەم بە قودرەتێکە زیاد بکە چییە؟ بۆ ئەم کوردبوونی منە هەر خەسیاگی لێ تێتە دەرۆ، دوام ئەخات و ئەم خاتە حاشیە، ناتوانم بەشدار بم، سروەتم نییە. چی بکەم؟ یەکێک لە مەوانە حکوومەتە حرێمە نییە. ئەگەر حکوومەتە حرێم نەوایە مردمە ئێمە کۆڵبەری نەیەکرد. قاچاخە کالانە هاتە سلێمانی، لە سلێمانی و سنوورە باشماغ و سنوورە پەروێزخان معنی پەیاکە، تا سەرمایەدارە تارانی و ئەسفەهانی و هەولێری و مەریوانی و ئەمانە بە هاوکاریە پەکەکە 400-500 هزار نەفەر مردمە سەرزەمینە ئێمە بکەنەوە کۆڵبەر، و مردمیش لەم کۆڵبەریە لەزەت بووە. ئیستە کاورا بە قاچاخە کالا، تەلەڤیزیۆن، لاسیک، ویسکی، دیلدۆ، ڤایگرا فقط بەکارێکە کارە هێسرە، یعنی 100 کیلۆ قرسە وایگرا ئەنێ لە پشتی، یا یەک وانت بار ویسکی ئەخاتە سەرشانی لەم نقطەیە مەرزی ئەیوا بۆ نقطەیە مەرزی. شەوێت 10 ملیۆن تومەنگیری تێ، شەوێت 10 ملیۆن تومەنگیری تێ. ئەم کۆڵبەرە مانع ئەوە نییە کوڕەسنەیەک پوڕە پاکەتی سیگار نێ لە گیرفانیا بە ئیستعدادەکانی بکە، چون نایەڵێ ئینقلاب دروست بێت. کۆڵبەر نایەڵێ، کۆڵبەر سنوورەکانی گرتگە لە دروستبوونە حرەکەتە موسەلەحانە بەرەگریت.
لە دروستبوونە حرەکەتە ئاعترازی بەرەگرێ و کۆڵبەر خۆی تەبدیل بووگە بە قەهرەمانە ملیە مەردەمە کورد. منە کرماشانی کە پوڵە پاکەتە سیگار نێری گیرفانما هیچ ئەستعدادێکم لە هیچ کوێی دنیا نایەتە دەرەوە بۆ خاتری ئەوەی کە نیشانی بدەمی ئەتفاقی لەم سەرزەمینە ئێمە کەوتکەیشە بێمە خیابان بێژم کۆڵبەر مەکوژن ئێمە گشتمان کۆڵبەرین شەڕ بکەم بڕۆم کۆڵبەری بکەم. ئەمە مانەعە گەورەبوونە منە یا هاندەرە گەورەبوونە منە کامیانە من ئێشێ کۆڵبەر بمێنێمەوە یا من ئێشێ فکر لەوە بکەمەوە کە ئێمە بۆ ئەکرینە کۆڵبەر و کۆڵبەری منفعەتی بە کێ ئەگات. حکوومەتە حەلیمە کوردستان هاتەگە منە کورد ئەحساسە مەوجودیەت بکەم یا منە کورد ئەحساسە حەقارەت بکەم کامیان. حکوومەتە حەلیمە کوردستان دروست بووگە جوڵەیە سیاسی ئاستە تێگەیشتووی فەهمە ئێمە لە کوردبوون و لە مەوانەعێک کە بەر بە ئیستعدادە ئێمە ئەگری زیاتر بووگە یا کەمتر بووگە. بزانە حکوومەتە حەلیم هاتکە ئێژێ بڕۆن لە دەسەڵاتە ئێرانیە خۆتان بە ئێرانی معرفیکەن قبوڵیکەن و بەشدار بوون لە دەسەڵاتە ئێرانیە. جواو ئای مەسعودە بەرزانی ئمڕۆ لە ئێرانە لە کرماشانە سەرەوەی 10 نەفەرەوێتەوە نوێنەرە مەجلس کارمەندانە دەوڵەتە ئێرانی مردمە کرماشانن لە نیروی ئینتزامی و ئەرتەش و سپای پاسدارانەوە بگرە تا مەلا و دەفتەرە ئەسنادە ڕەسمی و بانک و ئەمانە خەڵک شارە کرماشان. بەڵام بە ناوی ئیسلاح تەڵەبین و بە ناوی محافزەکارانەوە شرکەتەکەن لە دەسەڵاتی سیاسیە. بەڵام حاڵە مردمە کرماشان خاص نییە. مردمە کرماشان مرەفەه نییە. مردمە کرماشان جامعەیە سەنعەتیەکیان نییە. مردمە کرماشان جامعەیەکی بتەوی خەدەماتی بە قودرەتە ماڵیەکی خاصیانەوە نییە. نیسیان. ئەکسەریەتە ئیستعدادەکانە شارە کرماشان خەریکە بە هەرزەچێ. لە منتەقەیەکی جوغرافیاییە لە حەسارێکە گیریان کردگە. تۆ ئێژی بڕۆن شرکەت بکەن لە دەسەڵاتە سیاسیە وەکو تۆ بعد ئێژی فەدەراڵ بێتۆ خاسەوێ. دروستە دە ئێمە دیمان تۆ خۆت خاس نییەی. تۆ خۆت هەنووز دوای 30 ساڵ بەرقە نییە. بەس نییە مردمە کرماشان بەرقیان هەست دەخۆ تۆ بەرقیشە نییە. بەس نییە خەڵکە دیار بەرقیان قەت ناوێ دێخۆ تۆ بەرقیشە نییە. کارەبا نییە. مانەعە ئەوەی کە مردم قیام ناکات تا کارەبای بوێت چییە؟ پێشمەرگەس پۆلیسە عێراقە سەرمایەدارە تورکە کێس مردمە کوردستانە عێراق بێعەقڵن بێسەوادن چین ناتوانن کارەبا تەولید بکەن. مانەعە ئەوەی کە کارەبا تەولید ناوێت لە هەرێمە چییە؟ تورکیە نایەڵێ ئێران نایەڵێ کێس نایەڵێ مردم کارەبایان بوێت. چ نەهادێکە نایەڵێت؟ بزانە تۆ وەختی نافەهمی مەوانەعەکەت چییە کە تۆ قەرارە بوویت و چی؟ یەک زەمانە ئێژن ئەرباب بە سیستەمە ئەرباب و ڕەعیەتی نایەڵێ سەنعەت دروست بوێ کارخانە دروست بوێ نایەڵێ ڕێگە ئاسن دروست بوێ نایەڵێ کالای هەرزان بگاتە دەسە مردم نایەڵێ مردم ژیانێکی تر بکەن. بۆیە تۆ ئێشێ بەی لە سیستەمە نوجەبا ئەرباب ڕەعیەتی تۆ ئێشێ بێی زەمین تەقسیم کەی. تۆ ئێشێ بێی وڵاتێک کە تیا شار نییە شار دروستکەی ڕێگەوبان دروستکەی خەتە ئاسن بێری تا بازرگانی بێت تا تەولید بێت. تۆ ئێشێ دەوڵەت دروستکەی کە ئەم دەوڵەتە بەر بگرێ وڵاتێکی خارجی تۆ تاڵان نەکات تۆ بتوانی بازرگانی بکەی تۆ بتوانی پۆڵە بوێت تۆ بتوانی حەجی کارە بیکەی. سوال دەی بە موجودەی کە بە وجود هاتگە ئێمە واینێک کوێی ئەم دنیا تەمام ئەم کارانمانە کردگە جادەمان هەست ڕائاهەنمان هەست
نفت ئەفرۆشین دەوڵەتماندان یاگە ئەرتەشمان هەس بۆ نە سەنعەتین نە پوڵدارین نە کالایەکمان ئەڕواتە ناوە دنیا نە ئستعدادێکمان هەس نە مەوجودیەتێکمان هەس نە مەرغوبیەتێکمان لە دنیای ئەمڕۆژە هەس چی باعث بوو بە چی مانەعە ڕێگەس کە هەسمان زانکۆە کە هەسمان ڕووناکبیرە کە هەسمان ڕۆژنامەس کە هەسمان حیزبە کە هەسمان دەوڵەتە کە هەسمان چی باعث بوو بە ئێمە ناتوانین بووین بەوە کەرین یا ئێشێ قبول کە ئینگشتمان کەرین دانێ ئینسانە ئینگلیسی لە ئێمە فرە عاقڵترە ئێمە کەرین بەشەر نیین مشتێ حەیوانین یا ئەمەی کە یە مانەعی مەوجودە کە نایەڵێ ئێمە دەربکەوین ئەم مەوانەعە چین نظامە خانەوادەس بێ خانەوادە بووین حاڵمان خاسەوێ نەکردنە سێکسە سێکس بکەین حاڵمان خاسەوێ نەبوونە وجودە قندەرە قندەرمان بوێ خاسەوێت سوعال ئەمانە سوعالن بۆ ئێوە بەڕەسی ناکەن مەوانەعی ئەوەی کە ئێمە لە دنیای ئەمڕۆژە حاڵمان خاسووی چییە من سوعالم کرد لە ئێوە من دەست هەڵبگرم لە هۆڤیەتە کوردیم بوومۆ ئێرانی حاڵم خاسەوێ من لە پیاک بوونم دەست هەڵبگرم بوومۆ دوو جنسە حاڵم خاسەوێ مانەعە ئەوەی کە من استعدادم نییە سروەتم نییە قدرەتم نییە حەچێکم نییە لەم دنیا مەسە من پیاگەم سیۆڵم بتاشم سوورا و سپیا و بکەم خەمزە بکەم خاسەوەم من بە عنوانە ژنێ شوونەکەم وە پیاگێ مناڵ دروست نەکەم بڕۆم مەمکەم سیلیکۆن تێبخەم لە چەم زەل بکەم خۆم بامۆ شەوێ 2 ملیۆن تومان حاڵم خاسەوێ ئەوێت مانەعە ئەوەی کە من ئستعدادم دەرناکەوێت چییە؟ ئەوەسە شووەکەم ئەوەسە ئەوە مفتی سەکس لە من ئەسێنێت ئیستا من بڕۆم لە ناوە بازاڕە سەکسم بکەم و پوڵ حاڵە من خاسەوێت چیە ئەو مەوانەعەی کە ناڵێ ئێمە مۆدەرن بووین بێ عەقلیە بێ سەوادیە شەهوەتە دینە ئیسلامە چیە ئەو مەوانەعە کوردبوونە پس تۆ ئەوێنیت ئێمە هیچ کامەمان مەوانەعێکوا لە بەرپێمانە نایناسین نایزانین چییە نافەهمین چییە بێ عەقلی خۆمانە بێ مەسئولیەتی خۆمانە بێ شەهامەتی خۆمانە بزانە بێ عەداڵەتی استثمار فقر كلمات جديدن ساختار 200 ساڵە پێش کوردەوار احتیاجی بە هیچ کەم لەم کەلەماتە نەوگە نەبێ عەداڵەتی نە فەقر نە زاڵم نەوگە احتیاجی نەوگە شرایط اجتماعیە کە بووگێسی ئەمانەی نەگەرەکوگە ئەمانە لەکوێ مەعنا پەیاکە تۆ ئێشێ کارخانەیە دابنی تا استثمار مەعنا پەیاکە تۆ ئێشێ عیدەیەک بێن نیروی کارت سروەتت بوون تا استثمار معنا پەیاکە ئەم کەلەماتە کەی معنا پەیاکە وەختێ جەریاناتێک کە قەرارە بەناو بە تۆ قودرەت بدەن ئەو کارتە بۆکەن استثمارەکەن
مەگەر وانە مەگەر ناوێ واوێتە ئەگەر ئێمەی کورد فکرمان ئەکرد بە دانانە حیزب و ئیدعایە شتێ بەناوە حقوق حاڵمان خاس ئەوێ اتفاقم و دەڕنە سەرزەمینە ئێمە ئەکەفێ و ئێمە بە ئیستعدادەکانمان ئەگەین سوئال ئەی بۆ لە حەلێمە کوردستانە نەکەوتەگە مەسعود بارزانی لە قاسملوو بێسەواترە مەسعود بارزانی لە عەبدوڵڵا ئۆجالان بێسەواترە عەبدوڵڵا ئۆجالان فرە پیاکترە لە مەسعود بارزانی عەبدوڵڵا ئۆجالان فرە پاکترە عەبدوڵڵا ئۆجالان ناوگەڵی نییە حەز ناکا بە کەنیشکە نەربووناسک عەبدوڵڵا ئۆجالان لە پوڵ قینی تێ عەبدوڵڵا ئۆجالان لەوەی کە تەکە ئامریکایە دانیشێ تەکە جوولەکەی ڕێکەوێ قینی تێ چی باعسەوێت تۆ فکرەکەی پەکەکە لە پارتی خاسترە چی؟ ئەوەی کە عەبدوڵڵا ئۆجالان کوڕە پیاگە خاسترێکە عەبدوڵڵا ئۆجالان سەری وەڕە کۆگەی پێغەمەرۆ تەزیاگە پێغەمەرە قینی تێ لە پوڵ حەز بە پوڵ ناکە چی کاکە چی؟ توشێ مەوانە بەڕەسیکەینە ئەحمەقانە قاچ بەیتە دواوە بزانە ئێمە براکەم یەک سری مەفاهیمە جەدیدمان بۆ دروست بووگە تەحتە ناوە ئەوەی کە ئێمە جامعین بۆ چون میلیۆنی واینە ناوی یەک سری محیتا پێ ئێژین شار وەلی هیچ نمودێ لە شار لەگرا مەوجود نییە لێمە چیەکەین لە شارە سلێمانی و هەولێر و کرماشانە زەرورەتە وجودە ئێمە لەم شارانە چییە چیەکەین کار هاوردیگنیە شار بازرگانی ئەکەین تولید ئەکەین متخصص بانین بۆ چی هاتکین ئەم شارانە چیەکەین چەندێک معنامان هەز لە ناوە جامعە یعنی چی لە سەرزەمینە ئێمە بزانە من وەختی ئەم سوعالانە ئەەکەم سوعالانە ئەسڵە ئەساسیە حرەکەتکردنە تا تۆ بێژی کۆمەلگا ئاخە کاورا ئێژێ قسە مەکەوە خەڵکی تۆهین مەکەوە خەڵکی نەمای نیشان خەڵکی کێس ئەوەیستە منێژم خەڵکی گشتی مەڕ و کاوڕ و گەواد و حیزە ئادەی بزانم کێس خەڵکی کێز ئەم خەڵکە کێز ئەم خەڵکە خەڵکی ئاقڵە کووە ئەم خەڵکە ئاقڵە ئەقلی وا لەکوێیە کووە وا لەکوێ خەڵک ئاقڵە ئەمەی کە بەجارێ 500,000 نەفەر ڕوودا و تەماشاکە ئاقڵە ئەم ئەقڵە لەکوێ دەرکەوتگە لە حکوومەتیانە لە جامعەیانە لە سروەتیانە لە تەولیدیانە لە هێز و قودرەتیانە لە نیروی نظامیانە لە قودرەتە پوڵیانە لە سیاسەتێکا کە بەم جەهانەداین مردمە گەواد چۆن ئاقڵن کوام مردمە کیس ئەنواڕووی تۆ دانەیەکا خۆی وە مردم حساوکەلاوێمە کەی ئەحمەقین دەی تۆ ئەگە ئەحمەقنیەی زەکاوەتە وا لەکوێ هەرەوەی کە ماگی تۆ هەرەوەی کە 2000 دلار پوڵە هەست ئەمە زەکاوەتە تۆ هەسە جامعە یعنی چی یعنی ئیستە من گەرەک بە جامعە بوێنم ئەشێ بڕۆم کێ بوێنم کێ کوا ساختارهایە کە دروستان کردگە لە جامعە بەر ئەساسە زندگی ئیجتیماعیە کە کردکتانە کوا نەهادە قودرەتمەند جووتیاریتان کە هەناسەی هەڵچنیگە بە دەڵاڵە مەحسوڵاتە کشاوەرزی نایاڵێ دەڵاڵەکانە ئەلووەکە قیمەتە تەماتە بێر نەخوارۆ کوا اتحادە تەماتەکارانە حەلیمە کوا اتحادە بەرهەمهێنەران و کارخانەدارانە حەلیمە کوا کەمیونیتیە گەڕەکە کانیە ئاشقانە هەڵەبجە کوا وە قودرەتۆ و ئەسڵحەوە بێوسێ لە بەرامبەری فەرمانداری هەڵەبجە بیانداتە بەرە فیشەک بێژە حەق نییە لە کانی ئاشقانەوە بکەی کوا جامعە کامەسە کوا خەڵک کێس کێ خەڵکە خەڵک چۆن ئاقڵە ئەقڵە ئەم خەڵکە لە چیا دەرکەفتگە
لە دروستکردنە حیەکێتیە، لە دروستکردنە پارتیە، لە دروستکردنە گۆڕانە ئەقڵ ئەم خەڵکە دەرکەفکە لە چی؟ لە هەبوونە کارخانەیە ماشینسازیە فۆڵکسڤاگۆن تا لە چی ئەقڵ ئەم مردمە دەرکەوتگە؟ کوا ئەقڵ ئەم مردمە؟ ئێرانی ئاقڵە، لە چی ئاقڵە ئێرانی؟ ئەقڵە ئێرانی لەکوێ دەرەکەوێت؟ لە شعرە حافزە؟ لە چی دەرەکەوێت ئەقڵە ئێرانی؟ بالآخرة أم أقلە ئێشێ لە جێگەیەکا دەرکەوێ، ئەم ئستعدادە ئێشێ لە جێگەیەکا دەرکەوێ، ئەم مبارزە ئێشێ لە جێگەیەکا دەرکەوێ. جامعە کێس جامعە کوا؟ جامعە مەوجودە؟ من ئیستەگەرەکمە بڕۆم جامعە بوێنم، ئێشی کێ بوێنم؟ چاومۆ کێ بکەوێ؟ ئەگەر تۆ جامعەت دروست کردگە و جامعەت هەس بەسونێسە ئەی ئەم خەڵکە کێس من پێی ئێژم بێ ئەقڵ خەڵک قینی دێتێ، کێس ئەم خەڵکە کە قینی دێتێ بۆ لە بێ ئەقلیەکەی من قینی تێت؟ ئەما لە تەجاوزێکە هەر دەقیقە ئەوە خەڵکیەکەن قینی نایە، حەزی پێەکە. چۆن ئەمە نیشانەدات؟ خەڵک ئەوەسە وا ئەڕواتە پای سنووق دەنگدان دەنگ ئەدات بە سیستەمە دەوڵەتە عێراق. ئەوە خەڵک ئەوەسە سیستەمە دەوڵەتە عێراق تەبەلورە ئێرادەیە مردمە عێراقە کە ئێوەی خەڵکن. دزە ئێوە خۆتان دزن، گەندەڵە ئێوە خۆتان گەندەڵن، حەیزە خۆتان هەیزن، واسە خۆمان هەیزین. ئێران دزە ئێمەی، حەیزە ئێمەی. کێس کارمەندە یەکێتی کێس تۆی، مامۆتە، خاڵۆتە، ئامۆزاکتە، تۆی ئەچی ئەقڵە لە سنووقی ڕەئیا دەرەخەی. ما نەئە ئەوەی کە ئێمە تەبدیل بووین بە ئومەتێکی قودرەتمەند لەم جیهانە چییە؟ مەوانعەکان چین؟ تۆ وتن مانعبوون، مانعەکە پیاکبوونە سیۆڵە بتاشە سوورا و سپیاوکە. نیوەی جامعەی ئێمە ئیمڕۆ بگەسۆ حەیز، حاڵمان خاسە. وتو مانع ئەمەسە لە جامعەی ئێمە بنە ماڵە هەست، ئزدواج ئیجباری ئەز ئێمە شەواڵەکانمان داکەنین هەل لە 15 ساڵێکی و بەین حاڵمان خاسەوی. ئمڕۆ جامعەی ئێمە لە سایی سەری ئێوە گشتی بوو گەسۆ لەش فرۆش، حاڵمان خاسە. سوال حاڵمان خاسە. ئێوە وتان مردمە ئێمە هەڵۆ ناخات و گەڵوقم خاتە دەر، گەڵوقم خاتە دەر و هەڵۆ بخاتۆ، حاڵمان خاسەوی. دە ئیستە مردمە ئێمە ئەقلی خۆی نیشان داگە گەڵوقم خاتە دەر و حاڵە خاتۆ، حاڵمان خاسە. ئێوە وتان ئێمە لە دەستورە ناومان نییە و عنوانە کورد، لە دەستورە ناومان بێ و عنوانە کورد، حاڵمان خاسەوی. خەڵکە کرماشان، خەڵکە دیار بەکر، خەڵکە مەهاباد، خەڵکە هەولێر، واینە ناوە دەستورە عێراقیە، حاڵمان خاسە لە حاڵمان خراوە. وەکو کورد حاڵمان خاسە یا حاڵمان خراوە. حەیزەتر بووگین یا قارەمانتر بووگین، دەنگ دلێرتر بووگین یا دەنگ کەستر بووگین. مەگە ئێوە واتان نەوت؟ مەگەر ئێوە وا نایژن؟ ئێوە وتان ئێمە بەشداری کارە سیاسی نەکەین، حیچ کە بەشداری کاری سیاسی نەکرد. گشتی ها بە دیارە قنخۆیوە، سەری خسکەستە خوار، ماستاویش ئەکات، خایەیش ئەماڵێت، حیزەیش ئەکات، بەسیجیشە، پاسداریشە، یەکێتی حیزیشە، پارتی حیزیشە، پەکەکەی حیزیشە،
کۆمەڵای حیزیشە دموکراتی حیزیشە حاڵمان خاسە لەم گشتە حیزە حاڵمان خاسە یا حاڵمان خراوە کامیان بۆ ئەو اتفاقە کە ئێشێ بکەفێ لە ناوە ئێمە ناکەفێ دوو حاڵەتی هەست یا ئێشێ ئێمە قبولکەین ئەو شتەی کە پێی ئێژن ئینسان ئێمە نیەین عەقڵمان نییە دانشمان نییە یا ئەوەی کە ئێشێ قبولکەین یەکسری مەوانع باعث بووگە کە ئێمە ئەوەی نەوین کە ئێشێ بووین ئەوەی نەوین کە ئێشێ بووین یعنی تەحەوڵ بکەوێت لە ناوی زندگیمانە شتێ بە ناوی جامعە مەوجود بێ مردمانێ مەوجود بن ئەم جامعە ساختاری جۆرا و جۆری بوێت ئەم ساختاری جۆرا و جۆرە مشت و مڕ بکات تا بتوانێت بۆ خۆی سەعادەت بەدەست بێرێ بۆ خۆی سەعادەت بەدەست بێرێ ئێمە هێزە پێشمەرگەی حەلیممان هەست هێزە پێشمەرگەی حەلیم ئێشی چی دروست کات کاری چییە دوژمن تێت بۆ سەرزەمینە ئێمە گەرە کێسی پوڵمان بوات خاکمان بوات بەر بە ئیستعدادەکانمان بگرێ نەهێڵێ ئێمە بەرەو پێشۆ بڕۆین هێزە پێشمەرگەی کوردستان بەر بەمە ئەگرێ سوال ئایا بە وجودە هێزە پێشمەرگەی کوردستان ئێمەی بازرگانانە کوردستان ئێمەی جووتیارانە کوردستان ئێمەی سەنعەتگەرانە کوردستان ئێمەی شانۆکارانە کوردستان لەو جێگە وا دەوڵەتە تورکیە بەری پێمان گرت هەنارە هەڵەوجە بەهەنێرین بۆ هۆڵەند هێزە پێشمەرگەی کوردستان فەرماندە نیشتە پشتە تانک ڕوویە سەر سنوورە تورکیە وێسیا وتی باوکە ساحەوە ئەنێمە قنگە گەوا باوک من ئێشێ لەگرا بتوانم کالای شارە زوور بگەینمە هۆڵەند کردی ئەرتەشە تورکیە بۆیە دانریاگە کە بەندا و دروست بکە لەسەر دیجلە و فورات نەهێڵێ ئاو بێتە دەرەوە ئاوەکەی بۆ خۆی بەکار بووە کەشاوەرزی پێ بکە ئاوەکە بفرۆشێتەوە بە ناوە ئاوە زەلالێ باشە تۆ چۆن گەرەکتە بەر بە تورکیە بگری تورکیە وڵاتی تۆ نەکاتە وڵاتە لەم یەزرع چۆن بەری پێگری تورکیە مەیلی هەست سەرچاوی ئاو داخە ئێران بەندا و ئەدا لەسەر سیروان نایەڵێ ئاو بێتە ئەم دیۆ و خەریکن حەلیمە کوردستان ئەکەن بە شۆرەزار و بیکەنەوە سەحرا و بیاوان هێزە پێشمەرگەی کوردستان و وەچە دەردێگەخوا سوال بۆ ئێشێ من ئەحترامی بگرم بێژم ئەم کاورا پێشمەرگە سو سەربازی وەتەنەوە دەردم من ئەخوات و خەریکە بۆ ئیستعدادەکانە من ڕێگە خۆشەکە من ئەمە مسلح کردگە پوڵی پێ ئەدەم ئەگەر کەسێ هات بەر بە ئیستعدادەکانی من بگرێ ئەو پەلاماری ئەدا باوک ساحەوی دەرتێری ئێژێ بۆیە پێت ئێژم خاڵۆ چۆلەکەم بۆ بگری دێت و چۆلەکە ناگری بزانە تۆ بە عنوانە هێزە پێشمەرگەی کوردستان کارکردت چییە سوال چییە کارکردت چییە ئەوەسە خەڵکی موچە بگرێ دێ خەڵکی لە کاتە سەدام حسەینیشان موچەیە گرت ئیستە لە ژێرە دەسە ئۆردوغانە موچەی شەگرن بازرگانە گەورەیشن لە ئەستەمبوڵە لە ژێرە دەسە جمهوری ئیسلامیشان موچە ئەگرن هەرکە کارمەندە موچە ئەگرێ بیمەی بێکاری ئەگرێ کارکردتو چییە دەسەڵاتە کوردی ئەپارێزی دەسەڵاتە کوردی چییە ئیستە هاتگە بۆ کورد یەک قەوارەیەکی تعریف کردگەسۆ ئەژی کورد ئەم ئیستعدادەسە کورد ئەم قودرەتەسە کورد ئەمەسە چییە بابەگیان تۆ ئیشی تەوزیح بدەیت هێزە پێشمەرگەی کوردستان چم مەوانعێکی لە بەرپێی ئێمە لابردگە بربەستەکان کە لە بەرپێی ئێمە بووگن چی بووگن کە هێزە پێشمەرگەی کوردستان لای بردگە
بزانە مثالە دەم من بازرگانێکی هەولێریم هاتگم بەڕووبوومە بازرگانیە هەولێر بووەمە ئەو چی ئەلوەکەی بەغا وەلێ حکوومەتە عێراقی لەگەڵ حکوومەتە تورکیا ڕێکەوتگە مستەقیمەن بە ئیبراهیم خەلیل و سەوزە و تەماتەی تورکیە تێرێت ئەیواتە ئەولەکەی بەغا لە ئەهواز و تێرێتی ئەیواتە ئەلوەکەی بەغا منە هەولێری هەرچی بەڕووبوومە واوە ملی دەسمەوە خەریکە خراوەوەی ئایا هێزە پێشمەرگەیە کوردستان هەڵ ئەسێ و من ئەو قودرەتمەس پاڵی پێوە بنێم هەڵ بسێ بڕوا بەرەو بەغا پێی بێژێ یا ئیمتیازی بازرگانی تەرکی تورکیە لەغڤەکەی یا بابەتە ئەم خەسارەتەی کە خەریکی بە بازرگانیە ئێمە ئەدەی ئەو وەنە پارە بۆ منەژمێری کامیان لەگرا کاری کرد هێزە پێشمەرگەی کوردستان هێزە پێشمەرگەی کوردستان و وە چه دەردێگە خوا چ مانعێ بەربەستێ لە بەڕێوی ئێمە لاوە چه مانعێ دەی ئەگەر ئەمە خۆی مانعە و مانع لاناوە خۆی بربەستە و بربەست لاناوە ئیشی چی بکەین ئیشی ئەم بربەستە لابووین وانییە ئیشی لای بووین یا ئیشی لای نەوەین بابەجان ئەمە خو سوالێکی دروستە تۆ ئیشێم سوالە لە خۆت بکەی کاورە وایتە دنیای ئەمڕۆ تۆ باسە بربەستەکان ئەەکەی بربەست دروست ئەوێت تۆ قینێ لە ئیسلام تێچوون بربەست دروستەکە قین و لە ئەلمانیە تێچوون بربەست دروستەکە بربەست دروستەکە کە نەهێڵێ تۆ داهێنەر بیت بەرهەمهێنەر بیت تۆ ببی بەوەی کە ئەبیت ناو پەیاکەی دەسەڵات پەیاکەی قدرەت پەیاکەی لەم مەجالە ژیانە کە ئەیکەی خۆت دەرخەی بەو پۆتەنسیێڵە بگەی ئەرسیە بەجێبێڵی بۆ خۆت بۆ کوڕت بۆ خانەوادەت بۆ کەست مەگەر وانییە مەگەر ئێوە نەتان بوت کورد بوون بربەستە بەری دەربوون و تورکیایی بوون و ئێرانی بوون و عێراقی حەلەوێ دێ هەلنەو دێمە تۆ نەوت پیاک بوون خراوە سوورا و سپیاوکەن بوون و قنەر خاس ئەوێ حەزی پێکا و دنیای ئەمڕۆ حەزەکە بە قنەر دەی مەردمە ئێمە بڕێکی کەوتە سوورا و سپیاوکردن و سیۆڵی تاشی و حاڵمان خاستنەو دەی مەگەر تۆ نەتوت تەحەزب دروستکەن و بڕۆن بەشدار بوون لە دەسەڵات و حکوومەتە مەرکەزیە بە سیستەمە ئینتخابات و هەڵبژاردن و ئەلمانیەت و فاحشەخانە و مەشروبخانە حاڵمان خاسەوێ دەی مەگەر ئەم کارمانە نەکرد حاڵمان خاسە مە تۆ نەتوت کارە سیاسی مەکە کارە سیاسی خراوە بە ئەندیشیدەن خەتەر مەکۆن فکر مەکەرەوە خەتەر مەکە زوانە سوور سەرە سەوز وە بادا مە تۆ نەدوت دە ئیستە بووگینۆ حیز قنمان کردگەسۆ حاڵمان خاسە دە ئیستە کارە مبارزاتی ناکەین دە ئیستە گشتمان برۆمان تاشیگە مەوانع کە مەردانگی بووگە و غیرەت بووگە و گەورەی تەڵەبی و عەزەمەت تەڵەب بووی بووگە حاڵمان خاسە استعدادمان شکوفا بوو بووگینۆ گەورەترین جندەکانە دنیا بووگینۆ پۆڕن ئستار جایزەی پۆڕستاریە دنیا ئەدەن پێمان حاڵمان خاسە ئێمە ئەوسان نەمانەدا بربەست بوو لەوەی کە بێنە دنیای ئەمڕۆ ئیستە ئەدەین بربەستەکە لەبەی چوو بە چه زوانێ ئێشی قسە بکەم بفەهمیت تۆ لە هەر بڕهەیەکە هەر کەلەماتێ بەکار ئەوەی بۆ هەنێ بربەست دروست کریاگە
تۆ قەرارە بربەستەکان لەبین بووی تا تۆ دەرکەوی لەو مەقامەی کە هەی دەرکەوی ئەژێ ناهێڵن گەورە بووم کێ ناهێڵێ گەورە بوویت وەختێ ناهێڵن گەورە بوویت تۆ قیانەکەی تۆ وایتە ناوی خانەوادەیەکە باوکەکە ناهێڵێت و ئیستعدادی خۆت دەرخەی نایەڵێت پارەی ماڵی گرکەسە دەس و بنەماڵەی وا لە ژێری دەسا دیکتاتۆریەت ئەکاتۆ توقیانەکەی بەرامبەر بە باوکەکە ماڵی باوکەکە بەجێ تێڵی حاڵە خاسەوێ بربەستەکە باوکەکەتە بەجێ تێڵی حاڵە خاسەوێت و ئەڕۆیتە ناوە بازاڕ و بخۆت دوکانێ دەسوپاکەیت و پوڵێ بەدەست تێریت و قدرت پەیاکەیت و باوکەکە بە چاڵش ئەکێشی باوکەکە لە تەختەکە تێریتە خوارەوە بۆیە تۆ ئێژی کەنیشک ئێشێ بڕواتە مەدرسە دەرسێ بخوێنێت و بتوانێت ڕەوابتت جنسی بێت چون ئەمانە بربەستن ناهێڵن ئیستعدادەکانی کەنیشکەکەمان دەرکەوێ دە ئیستە کەنیشکەکانمان ئەچنە زانکۆ لەگەڵ هەڵکوڕێکا کە حەزەکەن دائەنیشن و ئەخەفن هایمەنیان نییە حاڵیان خاسە کەنیشکەکانە ئێمە ئیستە دەسەڵاتیان هەست قودرەتیان هەست هەسیان ئادەی کەنیشکە کرماشانی و سەقزی و سنەیی و هەمەدانی و ئەمانەی وا ئیمڕۆ گشتیان مەدرەکیان هەسوو یەکێ بیزدانە دووس پسەریان بووگە و 2 ملیۆن سەکسیان کردگە و خەریکن وە مانگێ 500 من 500,000 تمەن خەدەماتە سکسی ئەدەن لە ئیداراتە دەوڵەتە ئێرانیە کارمەندی شەو خەدەماتی سکسیەدا حاڵی خاسە دەی تۆ وتە سکس نادات مانعە ناچێتە دانشگا مانعە ناهێڵن کارکان مانعە دێ ئەمانەی گشتی کرد ئیستە دانەیە کەنیشکە کرماشانیە 32 ساڵە و هیچێکی بۆ نەماگەسەوە مەدرەکێکی تەحسیلی هەست وا لە کارمەندە بانکە ڕفاهەوە 1,500,000 تمەن حاڵی خاسە ما تۆ نەتوت ئەمانە مشکڵیان هەست تۆوتە حەمەڕەزا پەهلەوی گەماڵ باوکێکی دەستنیشاندەی ئەمریکاییە لای وەین پوڵە نەفتەکە تێتە گیرفانمان حاڵمان خاسەوی حەمەڕەزای پەهلەویان بۆ داورد خۆمەینیان بۆ هاورد دایانە ئیستە ئێژی خۆمەینی لا بووین یەواش جامعەیە ئێمە وەختی گشتی سوورا و سپیاوی کرد هاتە خیابان و حاڵی خاسەوی باشە تۆ حاسوورا و سپیا و کرد و هاتیتە خیابان و خیرەتە نییە و عەمەڵیە و ئەمانە تۆ بە کامە قدرەتە ئیجرایی قدرەتە مطلقەیە حاکمیە دەوەیتە دواوە انحسارە بازار ئەوەیتە دواوە انحسارە پوڵ ئەوەیتە دواوە مەجالە بازرگانی بە تۆ ئەدەن مەجالە تەولید بە تۆ ئەدەن مەجالە داهێنەری بە تۆ ئەدەن کامە بەربەستوە لە ڕێگەی ئێوە نایەڵێ ئێوە ئینسانون فکریش بەمانە ئەکەنەوە ئاسڵان ئەیکەنەوە باوەڕکە فکری پێ ناکەن باوەڕکە فکر بە هیچی ناکەنەوە ئێوە بربەستەکانیشتان بۆ دروست ئەکەن چون فکر ناکەنەوە فکر ناکەن ئاسڵان فکرێک نییە بیکەنەوە قرار نییە فکرێک بکەینەوە حکوومەتە هەرێمە کوردستانە عێراق کامە بربەستی لەبەر پێی منە کرماشانی لابردگە ئەیوهە الناس کامە بربەستی لابردگە بربەستی فرە کردگە یا بربەستی لابردگە من ئەوسا لە کرماشان تێم بگیریایە فشارم بۆ بەهاتایە ئەمدا لە مەئمورێکی دەوڵەتی ئێران ئەم کوشت دەرئەچووم لە شاری هەڵەبجا خۆم ئەشاردەوە لە لای قەوم و کەسوکارێکمە دوژمنایەتیە سەدام حسین باعث ئەو سەدام حسین من تەحویلە ئێران نەداتەوە ئیستا حکوومەتە حەلیم ئەمگرێ وەکو کاکە مستەفا تەحویلم ئەداتەوە من حیزەتر بووگەم حکوومەتە حەلیم منی تەسلیمە ئێران کردگە منە کرماشانی بۆچی ئێشێ دفاع لە حکوومەتە حەلیم کەم بۆچی ئێشێ بیکەم حکوومەتە حەلیمە کوردستان هات لە قدرەتە من و کورد استفادەی کرد پولی دا پێم
ئەسڵحەیدا پێم وتی بچۆ فیتنە بکە قنە دەوڵەتە ئێران عمق ئستراتژیکە سلێمانی شارە هەمەدانە ئێمە کێوەکەینە ئاسینە دەوڵەتە ئێران لە بەغاوە ئێوە لە هەمەدان و بەن لە ئێران نەتوانێ بەرەو ئێمە بێت وای کرد سوال وای کرد چۆن دەوڵەتە ئێرانی و مانگێ 2 ملیۆن تومەن مردمی ئێمەی کردگەسۆ حیز مردمی ئێمەی کردگەسۆ نیروی خۆی تۆ زیاتر لە 300 میلیارد دۆلار پوڵۆ لە بەردەساو حکوومەتە حەلیم بۆ کاورا چ فەرقێگەکا کەرە کێوێ کەرە عەلیە خامنەیی وێ خاستە لە یا کەرە تۆوێ دێخۆ کەرە تۆوایە خاستر و با تۆ 3 ملیۆن تمەنێ پێ بدایە 100,000 نەفەر نیروی مسلحی شانووی نووسگە ناوە شارەکانە دروست کردایە وەختێ پەلامارە قمە مالکیت ئەدا لە بەغاوە لە هەمەدان و بیاندایە لە نیروی سپای پاسداران کامەسا حکوومەتە حەلیم تۆ وە چد وە دەردە مەردەمە خۆتر خواردتاوە دەردە ئێمە بخوایی ئیستە ئێمەت فێرە حیزە و کڕوزان کردگەسۆ ئێمە ئەوساوە ملحڕی خاسنەوە ئیستە حیزە ئەکەین حاڵمان خاسە جاران پوڵتان نەدا شەقمانەوەشاند ئیمکاناتتان نەدا شەقمانەوەشاند ئیستە ملمان شۆڕەکەینەوە لە ڕێخوامۆلی پێغەمبەر و حیزە و برسیمانە و بمان ئیستە حاڵمان خاسووگە ئیستە وا حیزە ئەکەین و سواڵەکەین حاڵمان خاسە مەوانع ئەوەی کە ئێمە بە شەرە دنیای ئیمڕۆژوین چییە خەڵکە کوردەوار چییە بێعەقڵیە بێسەوادیە فەسادە نەبوونە خولیا و ئارەزوو ئاواتە سیستەمە چییە سیستەم یعنی چی تۆ وەختێک ئێژیت ڕۆزنامەوانم ئێشە ڕۆزنامەوان بێت بێژێ خەڵکە سلێمانی ئەو مانعەی وا بەرئەگرێ بەوەی کە تۆ 24 سەعات کارەبات بێت چییە؟ باسی کات بێژە چی بەری پێگرێت خۆرمان نییە بامان نییە دۆلارمان نییە چییە نایەڵێت ئێمە کارەبای 24 ساعتیمان بێت چییە؟ حکوومەتە حەلیم فقط 12 نەفەرە بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی ئەی ئەوانەی وا لە ناوە ئەو ئەلووەکەی سلێمانیە چکارن ئەی بازاڕە سلێمانی چکارەس لەگەڵ یەکێتیە یان نییە کێ باعس ئەوێ جووتیاری شارە زووری هەنارەکەی بگەنێت کێ باعس ئەوێ داهێنەرێکی کوردی وا ئەتوانێت چەکێ دروست بکات نەتوانێت چەکەکە دروست بکات کارخانەی ئەسڵحە سازی لێبا لە کوردەوارە کێ بەری پێگری بۆچی ڕێگەی قەحبەخانەتان بۆمان کردگەسۆ ڕێگەی دروستکردنی هاوەنتان بۆمان نەکردگەسۆ بۆ ئێمە ئەتوانین بدەین ناتوانین بکەین بۆ کێ بەری بە ئێمە گرتگە ئێمە کارخانەیە دروستکەین سارۆخ دروستکە بەڵام ماساج پلیس ئیجازەمان هەست بکەینەوە ئیستە من ئیمتیازە ماساج پلیسم گەرەکوی لە سلێمانی ئەمدەنی کێ باعث بووگە ئێوە حەز بکەن بە ئارام ئەحمەد و حەز بکەن بە سێرە کەریم و حەز بکەن بە ئینارتی کێ باعث بووگە ئەقڵە خۆتان ئادەی مەوانەعێک کە ئێوە نەوگنۆ بەشەر چییە بۆ ئێوە داهێنەر نییە بۆ ئێوە قودرەتتان نییە
بۆ ئێوە هیچ کۆمەندیەکتان نییە، بۆ ئێوە هیچ جەزابێتێکتان نییە خەڵک خولیایە سلێمانی و هەولێر و کرماشان و سنەوێت بێتە لای ئێوە حەستان پێ بکە. بزانە کاورای ئەمریکایی ئمڕۆ معزەلی ئەوەسە دانێ ئینقلابی ئەمریکای ڕوویتەیەکە ژێ گەماڵ باوک ئەم خۆراکەی تۆ هاوردت تەسەناوە ئەم ڕستورانەی خەیتە بەردەمە من خەریکە بە قیمەتە چەوساندنەوەیە دانێ ئەندونزیایی تەواوە بێ، دانەیەک ئەندونزیایی خەریکە ساعەتی 10 پنس کارەکە. بۆیە من لەگرا ساعەتێ $10 توانم کارکەم، لە ئەو فەقیرترم ئەو لە من فەقیرترە. مشکڵە دنیای غەرب سەرمایەداریە، مشکڵە سەرزەمینە ئێمە کۆرپۆریشنە وە سەرمایەداریە. مشکڵە مردمانە جەهان نظامە کۆرپۆریشنیە ئینحساراتیە کە قەرار نییە تەکان بخوا. بۆیە تۆ لە دنیای ئمڕۆ ئیتر ئیدیسۆنێ ناوێنی ئختراعەکە، کۆرپۆریشنەکان ئەوێنی کە دانێ ئینسان نایەتە دەرەوە. شرکەتە سامسۆنگ مهمە، دانێ ئیدیسۆن ئیتر نایەتە دەرەوە، جەهانی متحول کرد. ئینسانە ئیتر مەوجود نییە، کۆرپۆریشن مەوجودە. تەواو مردمە دنیای شبکەوێتە حیزە کۆرپۆریشنە چی کارەی کابووی ئەوەی خەریکە حاڵەتۆ خراوەکە سیستەمە. سیستەم مانع ئەوەی کە تۆ عەقڵە نییە، قدرەتە نییە، بەرهەم ناهێری، زەمین ناکەیت و تۆ لە حەچیشتە ڕووکەشی کەس 300,000 کەڵەگایت وەکو پێشمەرگە هەست. ئەم 300,000 لە هەر کوێکە ئەم جامعە گەرەکێسی مەوجود نییە. نە سروەتی ئەپارێزێت، نە بازرگانی ئەپارێزێت، نە ئستعدادی ئەپارێزێت، نە قەوامی جامعی ئەپارێزێت، نە سەروەری خاکی ئەپارێزێت. 300,000 کەڵەگا بۆ چییە تەجاوزە پێ بکە؟ سوارە ملە بوێ. بۆچی محتەرەمە ئەم گەوادە؟ ئەم گەوادە ناوی پێشمەرگەز بۆچی محتەرەمە؟ بۆ تۆ قینەتی من پێژم گەواد؟ چون تۆ فرە محتەرەمی، چون تۆ فرە محتەرەمی. چۆن محتەرەمی؟ تۆ قینە لێتێ من پێت بێژم گەواد، تۆ چۆن محتەرەمی؟ چۆن ئابڕووداری؟ چۆن دەسەڵاتداری؟ قسەی خراو قبول ناکەی، تەجاوز قبول ناکەی، بێکەرامەتی قبول ناکەی، ناعیداڵەتی قبول ناکەی. تۆ چۆن محتەرەمی براکەم تۆ چۆن محتەرەمی؟ زۆر وە من ئەگا وەلو زۆر وە نەهادێک کە چاو پێ ناکەوێ ناگا لە بەرامبەرە ئەو دەسە بێ دەسەڵاتە، بەڵام بۆ من متری زوانە درێژە. کاورای حیز تۆ چۆن محتەرەمی؟ ئێوە گەلە کۆمەتان کردگە لە ئێمە مردمین. ئینسان حەتا نەفەهمێت یەکێک لە مەوانعێک کە بەری پێ ئەگریت تەوەهومە ئاقڵبوونەوە، تەوەهومە مردبوونە. ئێمە مرد نەماگین، عەقڵیشمان نییە، کەرامەتیشمان نییە. وەختێ لەم تەوەهومە تێپەڕیت فکرەکەی تۆ ئەرێ بۆ من کەرامەتم نییە، ئەرێ بۆ من بێ عەقڵم، ئەرێ بۆ من لە لیاقەتی ئینسانێکا ژیان ناکەم. بۆ وامە دێ ئێمە مردممان گشتی بەڕێزە و گشتی عاقڵە و گشتی قەهرەمانە و دەی بۆ ئێمە ئەمە حاڵمانە. بۆ ئەمە وەزعمانە. پس بربەستەکانە ئێمە چ بوون؟ با بەڕەسیان کەین. من بەڕەسیم کرد یەکێک لە گەورەترین بربەستەکانە ئێمە سیستەمێکە بە ناوی کۆرپۆریشن، کۆمپانی نووسینگە لەسەر ئەم سەرزەمینی ئێمە دانریاگە تا ئینحساراتی بێت. ئینحساراتەکان ئینحساراتی چەک و ئەسلحە و قدرەتی توندوتیژیە. ئینحساری بە اقتصادی و بازرگانیە لە پوڵ تا قەبزەکردنی بازار و ئینحساری بازار. نەهادی بوروکراتیکە. ئینحساراتی میدیاس،
ئەمە بربەستە لە ڕێگەی ئەوەی کە من مردم دەرکەوم لە بەڕەسیە ئەما من بەم نەتیجە گەیم کە دەوڵەتە ئێران نەک حکوومەتێک لە ئیرادەی مردمە ئێران کە گزارش ئەدا لە تەواوە مردمە ئێران نییە بەڵکو ئێران خۆی کۆرپۆریشنە ناوە کۆرپۆریشنە یەکەم بربەست و مانعێک نایەڵێ ئەسفەهانیەک نایەڵێ تارانیەک نایەڵێ کرمانیەک نایەڵێ سیستانیەک نایەڵێ کرماشانیەک ئەو جۆرە زندگی بکا کە لە لیاقەتی هەسبی کات علمیشی هەست سەوادیشی هەست نایەڵێ بیکات کۆرپۆریشنە ئێرانە ئەوەی کە نایەڵێ من وەکو کورد گەورە بووم ئەحزابە مەفاهیمە جەدیدێکە کە هیچ معنایەکی نییە و مهمترینیان حکوومەتە حەلیمە بربەستە لەوەی کە من گەورە بووم گەورە فکرکەمەوە و تەواوە پۆتانسیاڵەکان و ئەنەرژیەکانە خۆم دەرخەم من حتا ئەڕۆم قەتیستر و بچووکتر و بچووکتر و بچووکترەوەم حیزە حیزەکانە خۆم لە پشت ناوە پاراستنە ئەزمونێکا خەریکەم ئەشارمەوە حکوومەتە حەلیم بەری گرتگە بە زهورە کوردیەت زهورە خەلاقیەت و داهێنەری ئینسانە کوردی ئەوەڵین بربەسە حکوومەتە حەلیم لە ژێر مەجموعەیە دەوڵەتە عێراقیە لە ژێر مەجموعەیە دەوڵەتە عێراقیە ئیشی لە بنیاد و هەڵبتەکێتەوە بۆ ئەمە ئیشێ دەسەڵاتە ئابووری دەسەڵاتە سیاسی دەسەڵاتە نظامی لە ناوە دڵە جامعە لەسەر نەهادەکانە جامعە پەخشۆ بوێتەوە جامعە ئێشێ نەهاد سازی بکات کەمیونیتی سازی بکات اجتماع سازی بکات نەقش و ڕۆڵی بوێت حرەکەتە داهێنەرانە بکات مەجالە بازرگانی بۆ خۆی بخورخێنێ مەجالە بەرهەمهێنار بۆ خۆی بخورخێنێ و مەجالە دفاعکردن لە خۆی بوێت بۆ ئەمە ئێشێ جامعەیە کە جامعە نییە بیکەیت و جامعە ئێمە ئەوینەوە مردم و وەختێ ڕۆڵە مردم بگێڕین وە لە چوارچێوەی جیاجیای سازماندەهی کریاگە مردمیا دەرکەوین تا قدرەتە ئەعمال نفوزمان بوێت ئێمە ساختارە دەوڵەتمانگەرەکە تا فەرماندەهیە ئێرادەیە مردم بکات ئێرادەی و قدرەتی کە مردم ئەیدەن و دەوڵەتێک لە پەیکەرەی مردما تەشکیل بووکە بۆ ئەمە تۆ ئیشی بۆ ئەوەڵین بار بووی تۆ جامعە بۆ ئەوەڵین بار بووی تۆ شار بۆ ئەوەڵین بار دەوڵەت دروستکەی بۆ ئەوەڵین بار مەنافع تعریفکەیتەوە بۆ ئەوەڵین بار وجودە ئینسانیە خۆت تعریفکەیتەوە هەر کەسێک لە ژێرە ناوە شەرایط مەوجودە بە مەفاهیمە ئینتزاعیە نامەوجودێ وەکو جامعە وەکو خەڵک وەکو دەوڵەت مەوجودیەت ئەدا بەرهەمهێنەرەوەی حیزێتی گەندەڵی دواکەوتگی و نایەڵێ ئتفاقێکە لە سەرزەمینە ئێمە یعنێ پێشکەوتنە داهێنانە سەروەریە شکۆست بکەفێ ئەمانە قابلە هاڕیانن و ئێشێ بەهاڕین و ئێشێ بەهاڕین حاڵی بوو تێگەیت دێکاورای نامحتەرەمە ناحاڵیە لە ژێرە نەهادە ئینتزاعیە نامەوجودە حەیزە فاسدە کاول کریاگا بچۆ لەمەوە بەبعد فکر کەرۆ لە قەوارەی ئینسانی تا بێرە دەرەوە جامعە شکلی گەرەکە شکلی پێبە جامعە قدرەتی گەرەکە قدرەتی پێبە کاورای حیزە ڕۆزنامەنەگار گوێت وا پێم
ڕۆژنامەنگارە حیزکارە ڕۆژنامەنگار ئەوە بوو ئەفکارە عمومی دروست بکە ئەفکارە عمومی مەشیایە زهوری بکردایە لە توێژە جۆرا و جۆرا کە لە بەستەرێکی عمومیە جامعە دروست ئەکا و حرەکەت ئەکا بەرەو ئێرادەی جامعە گوێدا ئەم ڕەوەندە کە لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ دەسی پێکردەگە تەواو ناوێت ناوەسێت و ناومید ناوێت ئێمە جامعە دروست ئەکەین دەوڵەت دروست ئەکەین مانعەکان و بربەستەکان لە بین ئەوەین و ئەم کارە مەتن ئەیکات و هێز و مەچەکە ئینسانهایە کە لەم سەرزەمینە بۆ یەکەم بار لە تاریخە ئیرادە ئەکەن بربەستەکان لە بین بوون و لە بینیانەوەی لایەوە خۆش